مەبەستمان لەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە و پێشەنگاکانی تریش و کار و چالەشەکانی تریشمان ئاشناکردنی جارێکی تری گەنجە بە جیهانی خوێندنەوە و کتێب و پەرتوشی نووسراوە بۆ دوورکەوتنەوە لە جیهانی تەکنۆلۆجیا و ئەو بابەتەی کە ئێستا لە سوۆشیال میدیا ئەوانە زۆر سەری هەڵداوە بەبات تایبەتی مەسلەی PDF و ئەوانە کە ئەکەوێتە بەردەستی خوێنەر تامێک و چێژێکی ڕۆحی خوێندنەوە لە دەست ئەدا. پێشەنگایەکی دانسخەیەوەتە ئەو کتێبانەی کە کتێبەکان کەمن بەڵام کتێبی کاڵە کچ و ئەوانەمان نێناوە هەوڵمانداوە پوختێکی کتێبی باش کە خوێنەرێک چ گەنجێک و چ ئەو خوێنەرێکی جددی کە بێتە ئێرە کتێبگەلێک کە سوود و باشی پێبیانێ بەرچاوی بکەوێ. نوکا دەستپێک زستانەیە دەستپێک و بۆڕۆنەیە پۆیزە هەر نوکە عالم تێت سوپێت خود چێت کەتەوە یە خڕۆبیە یەهەی جەنگیە هەیەکی شکلەکە هەی فتیلات سەر نییە هەر نوکە حوزیری خودکەن بوو زستانێ دۆکو مەحتەل نەبوو. خۆ سوبە دەوێت گەلە گەرم نەبیت نێتە گەرمکردن گوۆیە های ئۆتۆمۆتیک لێ سوژیت ئیتەر لێ سوژیت بیتە کۆنتۆ تاوان تەویە نافتە خۆوین بیت نافتۆسپی بیت یۆ خۆوین بیت نوکاگە ئەوف چونۆڤێ دێ فەتیلۆوە خڕۆ بیتەوە نوکە جۆ دەبێ شول بیتەوە شولۆوێ. احنا شغلتنا قديمة من أجدادنا يعني كنا بدورة بغداد وبعدين على باب الطوب بعدين جينا هنا ومحلاتنا باب الطوب موجود لا زال مكانه لحد الآن. احنا من 2:30 بالليل إلى 6 المغرب هنا نشتغل احنا. كنا نقعد بالشيخانات أصدقاء ولد المحلة ولد الملتقى يعني واحد شرف مع الآخر يعني على النيات يعني قلنا بخير كانت يعني أمان واحد يساعد الآخر